ئێمە ئەمڕۆ بۆ ئەسپسواری هاتینە ئەو فستیڤالە. ئێمە هاتینە لێرە پێشکەکەین لەگەڵ ئاڵا دەچینە دەرێ و لەگەڵ کاپتنەکەمان فستیڤالی زۆر جوان دادنەین. خۆم لاعبی مبارزة شمشێربازی بەسەر بەرشی دکتۆر هیوا ئەڵگەمە ئینشاءالله ئەمڕۆ تعرض دەکەین تەقدیم دەکەین بۆتان و دەمێک کە ئێمە تەمرینمان کردووە و چەند مانگێکە و چەند گەمەیەکمانش کردووە لە سلێمانی و لە هەندە شوێنەدا لە بەسڕە و هەندە شوێندا و ئینشاءالله بە بەردەوام دەبێن تاکو بتوانین لە هەموو شوێنەکانی تر لە پارتەکانی کوردستاندا ئەو گەمەیەکدا بەربەڵاو بکەین زیاتر و وا بکەین کە خەڵکەکانی دەوروبەر بزانن کە شمشێربازی گەمەیەکی زۆر گرنگە بەوەی هەموو کەسەکان تەقدیمی پێ بکەن. زۆر چاک. وەکو فێرگەی بۆکسێنی سلێمانی توانیمان بەشداری ئەم فستیڤالە بگەین. خۆشبەختانە هاتووم نمایشی یاریەکەم بکەم کەویش بۆکسێنە. ڕاستێکی لە کوردستان من زۆر حەزەکەم ئەم فستیڤالانە ئەنجام بدرێت چونکە بۆ دوای ئەوانی کە خۆمان یاریزانەکانی خۆمان تەشجیع ئەبنەوە ئەوانیش بەشداریەکەن. من وەکو یاریزانێکی تۆپی دەست ئەمڕۆ بەشداریم کردووە لە فستیڤالە. ئەگەر ئەنگۆش ببینن لێرکوانە هەموو ڕەگەزەکان هەردوو ڕەگەزی تێدایە کوڕ کوت بۆ هەموو تەمەنەکان بەشداریان کردیا. ئەوە جێگەی خۆشحاڵیە کە دەبینی وەرزش لە تەمەنی 2 ساڵیەوە لێرکوانە گرنگی پێدرایە بە هەموو ئەلعابەکان تایکواندۆیە، تۆپی دەستە، تۆپی پێیە، کیک بۆکسێنە و جێگەی خۆشحاڵیە کە دەبینین ئەم وەرزشانە لێرکوانە نمایش دەکرێت. هیوادارین ئەم فستیڤالانە لە هەموو شارەکاندا بکرێتێ بۆی وەرزش بە هەموو کەسێک بناسرێت. بێگومان خۆم بە خۆشحاڵە زانم وەکو یاریزانی نادیەکان عنکاوە توانیمانە بەشداری لەم فستیڤالە بکەین و بێگومان ئەم فستیڤالە سوودێکی زۆری هەیە هەم لە ڕووی پیشاندانی مستەوە و تیمە جیاوازەکان لێرە بەشدارن هەرێکی بە نمایشێکی جۆرا و جۆر و هیوادارم ئەم جۆرە فستیڤالانە بەردەوام بێت. وەکو یاریزانی شارێک لێرە بەشداریت و تا چەند پێت گرنگە و فستیڤالانە هەبێتن؟ بەڵێ بێگومان وەکو یاریزانی شاری سلێمانی لێرە بەشدارم کە یاری بۆ نادیەکان عنکاوە ئەکەم و بێگومان کوتم گرنگێکی زۆری هەیە ئەم جۆرە فستیڤالانە.